نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دال حەزرەتی عایشە و ئەبوو هورەیرە. بانگەشەی ئەوەش کە گوایە حەزرەتی عایشە ڕەخنەی لە حەزرەتی ئەبوو هورەیرە گرتە بێت دووبارە لە نێو چوارچێوەیەکدا دەخرێتە ڕوو کە نە سەرەتای هەیە نە کۆتایی و نە هۆکارەکەی شێڕون دەکرێتەوە. بەسەرهاتەکە وەهایەکە کاتێک دایکمان لە خانەی بەختەوەری خۆیاندا نوێژ دەکەن ئەبوو هورەیرەش لە پەنای دیواری ماڵی ئەواندا دانیشتووە و فەرمودە دەجێڕێتەوە. کاتێک دایکمان نوێژەکەی تەواو دەکات دێتە لایەن، بەڵام کە دەبینێت ئەبوو هورەیرە ڕۆیشتووە دەڵێت فەرمودەکانی پێغەمبەری خوددا یەک لە دوای یەک و بە شێوازێکی پەلەن ناکرێت بوترێنەوە. لێکدانەوەی ئەمەش ڕەنگە ئەوە بووبێت دایکمان بەم وتەیە بیەوێت کە داوا لە ئەبوو هورەیرە بکات بە شێوازێکی وریایانەتر ڕەفتار بکات تا ئەو وتە پیرۆزانە لە خۆوە و هەروە بە خۆڕایی بەسەر کەسەکاندا تێنەپەڕن و لە هەزریاندا نەخش ببەستن. ها ئەبوو حەنیفە و ئەبوو هورەیرە. دەوترێت گوایە ئەبوو حەنیفە وتویەتی من قسەی سێ هاوڵی پێغەمبەری خوا بە بەڵگە وەرناگرم، یەکێک لەوانەش ئەبوو هورەیرەیە. ئیمامی عەزەم هەرگیز ناکرێت قسەیەکی لەم شێوەیەی کردبێت کە لەگەڵ مەزنی ئەو دانایەتەوە. خواگەر شتێکی وای بووتایە ئەوە کەسێکی وەک عەلامە ئیبن هومام کە خاوەنی فەتحول قەدیرە و یەکێک لە ئیمامە گرنگەکانی مەزهەبی حەنەفیە نەیدەوت ئەبوو هورەیرە یەکێکە لە فەقیهە گرنگەکان. بەڵێ عەلامەیەکی گرنگی وەک ئیبن هومام سەبارەت بە ئەبوو هورەیرەیەک کە ئیمامی ئەو مەزهەبەی کە بە تەواوەتی خۆی پێوە بەستوێتەوە دەربارەی وتبێتی من ئەوم بە بەڵگە قبوڵ نییە ئەم وتەیەی بەکار نەدەهێنا با ئەوەش بوەسێت کە نازانرێت ئیمامی ئەبوو حەنیفە لە چ شوێنێکدا ئەم قسەیەی کردووە. ئەبوو هورەیرە زیاتر لە 5,000 فەرمودەی ڕیوایەت کردووە. ئەم فەرمودانە کاتێک لە شێوەی کتێبێکدا کۆ بکرێنەوە قەبارەیان ئەوەندە و نیوێکی قەبارەی قورئان دەردەچێت. کەسانێکی زۆر هەن کە قورئانی پیرۆز لە ماوەی 6 مانگدا و بگرە لە ماوەی کەمتریشدا لەبەر دەکەن. جابۆیە بانگەشەکردنی ئەوەی کە هاوڵێکی پێغەمبەری خوا کە بۆ ماوەی 4 ساڵ لە لای خودی پێغەمبەر ماوەتەوە و پاڵەوانی بیرتیژی و یادگار فراوانی بووە و شەرەفمەند بووە بە نزای پێغەمبەری خوددا ناتوانێت ئەم بڕە فەرمودەیە لەبەر بکات تۆمەتبارکردنی ئەو هاوڵەیە حاشا بەگەمژەیی. پاشانیش ئەو فەرمودانەی ڕیوایەتی کردوون تەنەها ئەو فەرمودانە نین کە لە زاری پیرۆزی پێغەمبەری خواوە گوێی لێبوون. هەروەک چۆن هەندێک لە هاوڵان فەرمودەیان لەوەوە وەرگرتووە ئەمیش فەرمودەی لە کۆمەڵێک هاوڵی وەک حەزرەتی ئەبوو بەکر و حەزرەتی عومەر و فەزڵ و ئوبەی کوڕی کەعب و حەزرەتی عایشە وەرگرتووە و جێراوەتەوە. ئەمە جگە لەوەش کە ئەبوو هورەیرە هەر لە سەردەمی خۆیدا خراوەتە بەر تاقیکردنەوە. ماڕوان لە کاتێکدا ئەبوو هورەیرە فەرمودەی ڕیوایەت دەکرد بە سەدان لەو فەرمودانەی بەدزیەوە بە کاتبەکەی خۆی نووسیوەتەوە و ساڵی دواتر داوای لە ئەبوو هورەیرە کردووە هەمان ئەو فەرمودانە ڕیوایەت بکات. ئەبوو هورەیرەش با بسم الله الرحمن الرحیم دەستی پێکردووە و هەمان ئەو فەرمودانەی وشە بە وشە دووبارە کردوێتەوە. هەروەک چۆن ئەوانەی ئەو سەردەمە ئەبوو هورەیرەیان تاقی کردوێتەوە تەنها شەرمەزاریان بۆ ماوەتەوە، ئەمڕۆش و لە داهاتووشدا ئەو کەسانەی قسە بەم هاوڵە شەرەفمەند و کۆڵەکە گرنگەی فەرمودە دەڵێن و دەیانەوێت قسەی پێ بڵێن بە تەنها شەرمەزاریان بۆ دەمێنێتەوە. حەبر الئومە عەبدوڵڵای کوڕی عەباس. ئەم هاوڵە بەڕێزە کە بە حەبر الئومە ناسراوە 4-5 ساڵ پێش هیجرەت تەشریفی هێناوەتە دنیاوە. کاتێک پێغەمبەری خوددا کۆچی هەمیشەیی کرد ئەم لە تەمەنی 14-15 ساڵیدا بوو. ئەمەش بەو واتایە دێ کە 4-5 ساڵی تەمەنی لە خزمەتی پێغەمبەری خوادا و بە توانای تێگەیشتن و لەبەرکردنی فەرمودەکانی ئەوەوە بەسەر بردووە. لەو ماوەیە داشتانێکی زۆری لە پێغەمبەری خوا وەرگرتووە و بووە جێی درەوشانەوەی ئەم نزایی پێغەمبەری خوددا کە فەرموویەتی اللهم فقهه في الدين وعلمه التأويل. خوایە ڕۆحی دینی تێگەیەنە و ئاشنای بکە بە تەویل تێگەیشتن لە حەقیقەتە پەنهانەکانی قورئان. ئەمەش تا ئەو ڕادەیە بووە کە هێشتا لە ژیاندا بووە بە حەبر الئومە زانای ئومەت و بەحر دەریای زانست و تەرجمان القورئان
ئەو کەسەی قورئانی بۆ ئێمە گواستوەتەوە و ناوەڕۆکی ئیلاهی ئەوی بۆمان وەرجێڕاوە ناوبانجی پەیدا کردبوو. ئەم سیما پیرۆزە کە بە ڕوخساری پاک و دەموچاوی جوان و ڕەوانبێژی هەمووان با خۆسەرسامکەر و باڵای بەرزی نزیک بە 2 مەتری وەک باوچی و سەرنجڕاکێشی جەستە و هەیبەتی بەڕاستی نوێنەرایەتی بنەڕەتی هاشمی کردووە و خاوەنی یادگەیەکی هێندە بەهێزیش بووە کە ئەو شیعرە 8 بەیتی عەمری کوڕی ڕەبیعی بە یەکجار خوێندوێتەوە و لەبەر کردووە کە بەم بەیتە دەست پێ دەکات: آمن آل نعم أنت غاد فمبكر غداة غد أم رائح فمهجر. لەپەنا تەفسیر و فیقه و فەرمودەدا زاڵبوون بەسەر ئەدەبیات و شیعر و بەتایبەتی شیعری جاهیلیدا. ئیبن جەریری تەبەری لە تەفسیرەکەیدا بە نزیکەیی لە تەفسیری هەموو ئاەتێکدا بەیتێک یاخود دێڕێک یاخود نیوە دێڕێکی شیعری جاهیلی لە ئیبن عەباسەوە گواستوەتەوە. لە سەردەمی حەزرەتی ئەبوبەکردا ئەو هەروەک گوڵێکی تازە پشکوتووی نێودەستان بوو. حەزرەتی عومەر سەرباری کەمی تەمەنی دەیبردە نێو کۆڕی ڕاوێژەوە کە لە هاوڵە بەتەمەنەکان پێکات بوو. جارێکیان کە دەبینێت هاوڵە بەتەمەنەکان ئەم حاڵەتەیان بەلاوە سەیرە لە ناو کۆڕەکەدا سوورەتی ئەلنەسر دەخوێنێت و داوا لە هاوڵان دەکات تەفسیری سوورەتەکەی بۆ بکەن. ئەوانیش دەڵێن ئەم سوورەتە بەم واتایە دێت. کاتێک سەرکەوتن و فەتحی خوایی هات گەل و هۆزەکان بەدەستە جەمعی دێنە ناو ئیسلامەوە. ئەو کاتە تۆش پاک و بێگەردی و سوپاس و داوای لێخۆشبوون لە بەرامبەر خودا ڕابگەیەنە. پاشان حەزرەتی عومەر هەمان پرسیاری لە ئیبن عەباس کرد و ئەویش ئەم وەڵامەی دایەوە. ئەم سوورەتە هەواڵی کۆچی دوایی پێغەمبەری خوا دەگەیەنێت، چونکە کاتێک خەڵکی بەدەستە دەستە هاتنە نێو ئیسلامەوە ئیدی ئەرچیە و پێغەمبەرەی کە ئیسلامی هێناوە بە کۆتا گەیشتووە. ئیدی ئەوەی لەسەر پێغەمبەری خوایە ئەوەیە پاک و بێگەردی بۆ خۆی سازێنەری هۆکارەکان ڕابگەێنێت کە تەواوی ئەو نیعمەتانەی بە ئەو بەخشیوە و هەروەها هەموو هۆکارەکان بخاتەلاوە و هەموو شتێک بۆ ئەو بگەڕێنێتەوە. سەرباری ئەوەی کە هیچ گوناهێکیشی نییە، هەر لەبەر ئەوەی ئەو پلانەی لە دوای خۆیەوە جێی هێشتون بۆ خۆی بە گوناه بۆ خۆی هەژماری کردوون داوای لێبوردن بۆ ڕۆژانی پێشووی ڕابگەێنێت. پاش ئەو وەڵامە حەزرەتی عومەر بە هاوڵانی فەرموو: لەبەر ئەمەیە کە من ئەوم لە نێو ئێوەدا جێ کردوێتەوە. ئیبن عەباس کە بە دووربینی و زیرەکی و فەتانەتەکەیەوە بوو داستانی سەرزاران، ئەو پەیوەست بەو درەختەوە گەشەی کردبوو کە لەقی دەچووەوە سەر پێغەمبەری خودا. هەروەک مافێکی خۆشی شانازی بەمەوە دەکرد و دەیوت: ئێمە لە ماڵی پێغەمبەردا گەورە بووین، خاوەنی کەماڵاتی کەسی خۆشی بوو. ئەو کە بڕۆیشتایەتە هەرکوێیەکەوە خەڵک لەبەری هەڵدەستان و ئەم مرۆڤە مەزنەش کە بە پێوانەی مەزنیەتیەکەی خاچی بوو بەمە زۆر ناڕەحەت دەبوو. کاتێگان سار لەبەری هەڵدەستان ئەم وتەیەی دەوتەوە کە لە کتێبەکانی نەحوودا وەک نمونە بۆ دەستورێک باز دەکرێت: بالئیواء والنصر إلا جلستم. بە خاتری جێکردنەوە و یارمەتی ئێوە بۆ برا مهاجیرەکانتان لە ڕێی خودا سوێنتان دەدەم کە دابنیشن. سەرباری ئەمە کاتێک زەیدی کوڕی سابت سواری ئەسب دەبوو، عەبدوڵڵای کوڕی عەباس ئاوزەنگی ئەسپەکەی بۆ دەگرت. زەیدی کوڕی سابتیش پێی دەوت: ئەی کوڕی مامی پێغەمبەری خوا، ئەم کارم مەکە. ئیبن عەباسیش دەی فەرموو: ئێمە فەرمانمان پێکراوە لەگەڵ زانایانماندا بەم شێوەیە بکەین. زەیدی کوڕی سابتیش یەکسەر دەستی ئەبی ماچ دەکرد و دەیوت: ئێمەش فەرمانمان پێکراوە لەگەڵ کەسە نزیکەکانی پێغەمبەری خوادا بەم شێوەیە بکەین. لە ژیانی کۆمەڵایەتیدا هەموو کەسێک بۆ بینین و لێوە بینران پەنجەرەیەکی هەیە. ئەو کەسەی باڵای بەرزە واتە خاوەنی کەماڵات و فەزیلەتی کەسیە بۆ پێشچاوکەوتن و بینرانی خۆی دەنوشتێنێتەوە و سەردا دەنەوێنێت. ئەو کەسەش کە باڵای کورتە واتە لە کەماڵات و فەزیلەتی کەسی بێبەریە بۆ پێشچاوکەوتن ملی درێژ دەکات و خۆی بە گەورە نیشان دەدات. بەڵێ، لای گەوران نیشانەی گەورەی خۆ بە هیچدانان و خاچەتیە و لای بچووکانیش نیشانەی بچووکی خۆ بە گەورەزانین و لە خۆبایی بوونە. ئیبن عەباس گەورە بوو، هێندەی گەورەیەکەشی خاچی بوو. ئەو هەروەک بڵێیت لە هەموو مەیدانێکدا خاوەنی قوتابی تایبەت بوو. کەسانی وەک سەعیدی کوڕی خوبەیر و مجاهیدی کوڕی جەبر و عیکریمە کە لە ئیمامەکانی تابعین بوون دەیانگوت: هەموو شتێک لە دەرگای ئەودا فێر بووین. ئەم مرۆڤە ناوازەیە کە لە ئامێزی پێغەمبەری خوادا گەورە بووە. ژمارەی ئەو فەرمودانەی ڕیوایەتی کردوون نزیکەی 1600 فەرمودەن.
جا ئەوەی ئێستا کەسێک هەستێت و سەبارەت بەم فەرمودانە گومان و دوودڵی بخاتە مەیدان و بگرێت دنیا بهێنێتە یەک و بڵێت ئەمانە هەڵبەستراون و لە کەعب و ئەحبارەوە وەرگیراون، داخۆ بەواتای بە هیچ دانانی نزای پێغەمبەر سەبارەت بەم مرۆڤە ناوازەیە و پەسنەکانی حەبر الئومە بەحر و تەرجەمان القورئان کە ئومەت بەگشتی و زانایانی گەورەی تابعین بۆ ئەویان بەکارهێناوە نایەت؟ ئیبن عەباس خۆشحاڵ نەبوو بەوەی کە خەڵکی لەبەری هەڵسن، بەڵام کاتێک خرایە نێوگۆڕ هەروەک بڵێیت دانیشتوانی گۆڕستان هەموو بەجارێک لەبەری هەستان، ئەو کەسێ ڕووداوی ناشنەکەی دەجێڕێتەوە دەڵێت لە سەروبەندی کاری ناشنەکەیدا دەنجێکات ئەم ئاەتانەی دەخوێندەوە: يا أيتها النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي. من بەگوێی خۆم گوێم لەو دەنگە بوو، ئەمە دەنجێک نەبوو کە لەسەر زەویەوە بێت. بەڵێ، وەک بڵیت کاتێک ئەو خرایە نێوگۆڕ زەوی هەمووی بەجارێک لەبەری هەستا و ڕۆحانیەکانیش بەرەو زەوی دابەزین.